توانیم پلەی دووەم بەدەست بێنم ئەوش کە وەڵی پێم وایە بڕوانامەیەکە لەگەڵ هواوی مەیتپادێکە. سەرەتا سڵاوتان لێبێ، سڵاو لە بینەرانی پایتەخت. ئێمە بۆ ساڵی دووەم وەکو بۆ دووەم جار بەشداریمان کردوە لە پێشبڕکێیەک کە کونسوڵخانە ڕاگەیاندووە. ئەم ساڵ پێشبڕکێەکە جیاواز بوو لە ساڵی ڕابردوو. ئەم ساڵ با بڵین بە سێ قۆناغی جیاواز کراوە. پێشبڕکەی کورتە ڤیدۆ، پێشبڕکەی کورتە ڤیدۆ، فۆتۆگرافی و لەسەر سوودی بۆ نمونە لە چین ئەو کەسانی کە گەشتیان کردو بۆ چین یا ئەو کەسانی کە گەشتیان نەکردووە تەنانەت ئەوانیش ئەتوانن تێڕوانینی خۆیان بەرامبەر بە چین دەرببڕن. تێگەیتەوە؟ ڤیدۆکەی من سەبارەت بە سوودی چین، کوردستان تا چه ڕادەیە دەتوانێت سوود لە چین وەرگێت، سوود لە توانەکانی چین وەربگرێت، چۆن بتوانین سوود لە چین وەربگرێت. ئەنجامەکەی بوو سپاس بخوا من بتوانیم پلەی دووەم بەدەست بێنم ئەوش کە وەڵی پێم وایە بڕوانامەیەکە لەگەڵ هواوی مەیتپادێکە. زۆر سپاس بۆ پایتەخت. منیش بە هەمان شێوە دووەمین ساڵە بەشداری یەکەم. ئەم ساڵ بابەتەکەی قونسوڵخانە لەسەر نوێگەری چینی بوو لە چاوی مندا. منیش بە کورتە ڤیدۆیەک بەشداریم تیادا کرد لەسەر نوێگەری لە چاوی مندا. ئەو نوێگەریانی کە چین نوێگەری بوو، ئەو نوێگەریانی کە چین بەرهەمی هێناوە تاوەکەسە بۆ مرۆڤایەتی و مرۆڤایەتی چ سوودێکی لەبینەوە. هەرێمی کوردستان چۆن ناتوانێت سوود لەو نوێگەریانە ببینێت کە چین بەرهەمی هێناوە. پلەی دووەم بەدەستهێناوە. من نەمکردووە بەسەم کردووە، دوو جار سەردانی چینم کردووە. بەڕاستی توانین بڵی حەسارەیەکی جیاوازە. ئەکرێ بڵێ ئەقڵیەتێکە خوا بە تایبەتی بۆ پێشکەوتنی مرۆڤ هێناونێتەکایەوە. هیوادارم کوردستان بتوانێت سوود لە ئەزمموی چینیەکان لە هەموو ڕوویەکەوە لە هەموو سێکتەرەکە وەرگێت.